بەراوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز سعدی ئەحمەد پیران دای مەکتەبی سیاسیەتی نیشتیمانی قسە لەسەر چەند پرسێکی گرنگ تایبەت بە بارودۆخی هەرێمی کوردستان پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان پەیوەندی هەرێم و بەغداد هەروە سەردانی وەزیری دەرەوەی تورکیاش بۆ عێراق و هەرێمی کوردستان دەکەین کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاک سعدی سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگە سەرەتا لە سەردانی وەزیری دەرەوەی تورکیا دەست پێ بکەین کە هاتە هەرێمی کوردستان بە دیاریکراوی وەزیری دەرەوەی تورکیا پێتان وایە بەدوای چیەوەیە لە هەرێمی کوردستان و چی دەوێت؟ ئەم کاتتان باش سڵاوم بۆ بینەرانی خۆشەویست. ڕاستیدا گرنگە وەزیری دەرەوەی کۆماری تورکیا بۆ عێراق بەگشتی و بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی. هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا زیاتر لە 350 کیلۆمەتر سنووری هەیە و هەموو سنووری تورکیا و عێراق دەکەوێتە ناو هەرێمی کوردستان. جگەلەوەیش ڕاستە بەڕێز هاکان فیدان بەخێر بێ جاری یەکەمە بە سفەتی وەزیری دەرەوە سەردانی عێراق و هەرێمی کوردستان دەکات، بەڵام پێشتر بە سفەتی تر زۆر لەو ناوە بووە و زۆر شارەزای عێراقیشە و شارەزای هەرێمی کوردستانیشە. ئەکید هاتنی بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەردوو لایەوە ئەو مۆزوعانەی کە پەیوەندی هەیە بە ئاو، بە نەوت، بە ئەمنیەتی حدود، بە جملەیەک لە بارودۆخ و علاقاتی اقتصادی، جگەلەوەیش ئەمنیەتی هەردوولا، عومقی تورکیا، عومقی هەرێمی کوردستان و ئێمە دوو وڵاتی جیرانین، عێراق و تورکیا یا هەرێم و تورکیا. ئەکید لە مەسەلەی ئەمن، ئیستیقرار، پێشکەوتنی کۆمەڵایەتی، علاقاتی سەقافی، علاقاتی تاریخی کۆن هەمانە لە نێوانمان و تەنزیمکردنەوە و دەمەزەردکردنەوەی ئەو نەوعە پەیوەندیانە گرنگە هەرجارە و ناشی شاردەوە. ئەوە لە بەغداش قسەکانی خۆی کرد، ئەوەی لە جوعبەکەیدا بوو ئەکید لێرە دووبارەی دەکاتەوە. من پێم وایە ئەمە هاتنی گرنگە و باسکردنی ئەو شتانە گرنگە، بۆیە باشترە کە هیچ شتێک لە دڵی خۆمان نێلین بیڵێن ئەوەی کە ناڕەحەتمان دەکا و گەڕان بە دوای عیلاج گرنگترە لە قوڵکردن و تەسعیدکردن. باشە کاک سعدیەوەی کە پەیوەندی بە سنووری یەکێتی نیشتیمانیەوە دوێن بڵین لە بەغداد وەزیری دەرەوەی تورکیا دەڵێ سلێمانی پەکەکە داگیری کردووە. ئێوە پێتان وایە ئەم لێدوانە چی لێ دەخوێنرێتەوە وەڵامی دەدەنەوە بە فەرمی؟ من نازانم وەڵامی چی بدەینەوە. خۆ ئەو پیاوێکی نائاگانیە، زۆر ئاگایە. خۆ ئەگەر ڕۆشنبیرێکی ئیستەنبوڵی دنیا نەدیتە بەهاتای بۆ عێراق و لێرە قسەی چوای کردبایە پیا و گلەی نەبوو. بەڵام من پێم وایە ئەو شێوەی ئەو باسەکە ئەوە شتێک مبالغەی تێدایە. سلێمانی مقارن ناکرێت لەگەڵ مەخموریش و لەگەڵ سنجاریش و لەگەڵ قەندیلیش. مەخمور و سنجاریش مقارن ناکرێت لەگەڵ قەندیل. من پێم وایە لە جیاتی قوڵکردن و تەسعیدکردنی ئەو شتانە باشترە سەردانی سلێمانی بکات خۆی بە ئاشکرا و هەیئەتێک بۆ تەقەسی الحەقایق تەنزیم کە سەردانی ئەو شوێنانە کە بزانی وایە ئەو پرۆپاگەندە و ڕاپۆرتە درۆینانەی کە بۆیان دەڕوا. من پێم وایە ئەمانە ئەم نەوعە بۆ چوونانە بەرهەمی ڕاپۆرتی ناڕاستن و من پێم وایە یەکێتی وەکو یەکێتی حەق نییە وەڵامی ئەوە بداتەوە، ئیشی حکوومەتی هەرێمە وەڵامی ئەوە بداتەوە و حکوومەتی هەرێم ناکرێ لەم مەوزوعە بێدەنگ پێی وایە ئەگەر باسی سلێمانی کرا ینی باسی هەرێمی کوردستان نەکراوە. و بەشێکی ئەم قسانەشی ڕەنگە پەیوەندی هەبی بە هەڵبژاردننی داهاتووی کەرکووک و پارێزگاکانی تر بۆ پشتە سوورکردنی ئەو گروپانەی کە نزیکن لە خۆیان و هەوڵدان ختمکردنی ئەو ناوچانە وەکو سلێمانی، وەکو سنجار، وەکو هین بە گوماناوی
من پێم وایە ئەوە پێویستە ڕەتیکەینەوە شتیوا قبول ناکەین باشترە بین لێ بکۆن و دابشین مناقەشە بکەم زانین چەند ڕاستە. باشە بەس کاک سادی گرەی لێوە دەکرێت کە بۆ منە دەڵێن پارتی لە سنووری خۆی ڕێگە نادەپەکە کە جم و جۆڵی هەبێت لە ناو شارەکان بەس لە سنووری یەکێتی باز لە جم و جۆڵی پەکەکە دەکرێت. ئەوەیە ناڕاستیەکە لە هەموو جەیەک لە هەموو هەرێمی کوردستان جم و جۆڵی پەکەکە هەیە و ئەوەی کە لە سلێمانی هەیە کەمترە لە هەموو شوێنەکانی تر لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆر چاگەی سەبارەت بە هێرشی درۆنەکان ئەوەی کە لە سنووری سلێمانی زیادی کردووە بە تایبەتی لە ڕێگا گشتەکانیش لە ماوەی ڕابردووە وڵاتی مەدەنیش بووە قوربانی بە فەرمی داواتان نەکردووە ڕابگیری حکوومەتی هەرێم تا ئێستا بە فەرمی داوای کردووە کە ڕابگیرێت ئەوە ئیشی حکوومەتی هەرێ ئیشی دام و دەستگا پەیوەندیدارەکانە ئیشی حکوومەتی هەرێمە من لەو وارەوە بەکارێکی درستی نازانم پێویستە ڕابگیرێ و بە پێی دەستوری عێراق هیچ چالاکیێکی دژ بە وڵاتانی جیران لە ناو عێراق و لە ناو هەرێمی کوردستان ڕێگە پێدراون نیە و ئەو شتانەی کە کرابێ یا دەکرێت بە موافقەتی یەکێتی نییە و بە موافقەتی هیچ لایەنی سیاسی نییە و بە یەکێتی بەرژەوەندی تێدا نیە ممکنە لایەنی تر هەبێت بەرژەوەندی تێدا هەبی بۆ وەرگرتنی ئیمکانیات و سیلاح و شتی لەو بابەتەی بەڵام یەکێتی ناداوای شتی وای کردووە نە پێویستی بەوەیە نە بەرژەوەندی لەوەدایە کە پێکاکە چالاکیەکانی بخاتە سنووری یەکێتی ئیشی بەوێنێ خۆ سنووری تورکیا لە سلێمانیەوە نییە پێکاکە لە قەندیل بڕوە نایە بۆ سلێمانی دەڕوا بۆ سنووری تورکیا و عێراق بۆ نایەتە سنوورەکانی یەکێتی ئەم پێم وایە ئەم شرۆڤەیە بۆ ئەم بارودۆخە بۆ ئەم جم و جۆڵەی کە هەیە زیاتر بەعەکسەوە تەخمین دەکرێت ئەم پێم وایە چوونی پێکاکە جوولەی پێکاکە بۆ بەرەو سنووری تورکیا نەک بەرەو سنووری عێراق و کوێت و ئەو ناوە چیشی بەو ناوەیە ئیشی بەو ناوە نییە ئەوە شەرفرۆشتنێکە کە پێم وایە ئێمە دەبی ماوەیەک تەحملی بکەین بەڵام دەبێ هەموو لایەک بزانن و بەڕێزیشیان میێوانەکان بزانن کە بۆ ئێمە تورکیا گرنگە و جیرانێک کە ئەهمیەتی خۆی هەیە و ئێمە ڕێز لە داخوازیەکانی ئەوان دەگرین ڕێز لە ئیرادەیان دەگرین و بەلمقابل چاوەڕێن ئەوانش ڕێز بگرن. بەڵێ بە زۆک و بەردەوامی داخستنی فڕۆکەخانەی سلێمانی بۆ سزادانی یەکێتی نیشتیمانی یاخود خەڵکی ئەم ناوچەیە من پێم وایە ئەو مەوزوع کۆتایە درۆستە بابەتێکی تر باشە؟ بەڵێ سەرنجێکت نییە لەسەرەوە وەکو سزادانی یەکێتی نیشتیمانی بێ؟ تێناگەم بڵێن فڕۆکەخانەی سلێمانی وەکو سزادانێکی یەکێتی نیشتیمانی نابینن؟ من تێناگەم سوالەکەت چییە؟ بەڵێ سەبارەت بە فڕۆکەخانەی سلێمانی بەردەوامی داخستنی سزادانی یەکێتی نیشتیمانی یا خەڵک ئەمە هەڵەکەیە ئەمە دابخرێت دانەخرێەوە سلێمانی ئەگە بە تایارەی تورکی سەفەری نەکرد چ دەقۆمی دەستە کەرکووک سەفەرەکە دێت هەولێر سەفەرەکە دەستە بە ڕێگای بە قەتەریە سەفەرەکە من پێم وایە ئەمە عیلاجی نییە یعنی ئەم بۆچوونێکی هەڵەیە بۆیە من تکاکەم لە جیاتی تەسعید بی لە چارەسەری بکرێت و حتا بی لە چارەسەری کێشەکە بکرێتەوە ئێستا کێشەیە کە ئەوان تەزدیری دەکەن لە تورکیەوە بۆ لای ئێمە پێویستمانی ئەوان کێشەی خۆیانە کە خۆیان ناتوانن کێشەی خۆیان چارەسەر بکەن تەزدیری دەکەن بۆ لای ئێمە و تەزدیرکردنی بۆ لای ئێمە ئەو بەمە دەڵێن ئەنگۆ عیلاجیکەن باسە ئەوە کێشەی خۆتانە بۆ خۆتان عیلاجی ناکەن ڕقم یەک ڕقم دوو من پێم وایە ئەلەم مەوزوعەدا ناحەقێکی زۆر لە سلێمانی و لە فڕۆکەخانەی سلێمانی دەکرێت ئازاردانی خەڵکی سلێمانی چ سوودی هەیە بۆ تورکیا چ سوودی هەیە بۆ حکوومەتی هەرێم پێویستە لەسەر ئەو مەوزوعە بێتە جواب و بە وردی لێ بکۆڵیتەوە ئەم راپۆرتانەی کە ئامادە دەکرێن لەسەر ئەو شتانەی تورکیا ڕێی لەسەر تاکوونکردە راپۆرتی ناڕاستن. باشە لەسەر نەوتی هەرێم ئەوەی کە پێوەستە بە نەوتی هەرێمی کوردستان گفتوگۆیە لە نێوان هەرێم و بەغدا لە نێوان تورکیا و بەغدا بەم زوانە چارەسەر دەکرێت ئەو پرسیینەوتی هەرێم لە ڕێگەی تورکیاوە یاخود هەر لە ناوخۆ بەکاردێنرێت کاک حەکیم نەوتی هەرێم ئێمە پێمان خۆش بوو نەگاتە ئەو ڕادەیە پێمان خۆش بوو خۆمان چارەسەرمان کرد بە
دیارە بابەت زۆرن لە ڕابردوودا باسم کردووە کە لە سەردانی هەیئەتی هەرێم بۆ لای عادل عەبدولمەهدی بەڕێز بۆ لای حەیدەر العەبادی بۆ لای مستەفا الکاظمی بۆ لای زۆریان لەوانە هەرێم فریان نەکەوت پێش بگاتە محکەمەی تەحکیم لە پاریس عیلاجی بکە گەیشتە ئەوەی کە تەحکیمە بڕیاری خۆی داوە ئێستا کە یاسای بودجەشمان هەیە بۆ 3 ساڵ و ئێمە موافقەمان کردیە کە سۆمۆ نەوتی هەرێمی کوردستان بفرۆشی و ئەو کێشەی کە هەیە لەسەر مەوزوعی نەفت و چێ قەزارە و چێ قەزارنیە لە گفتوگۆدا لە بینی تورکیا و لە بینی عێراق گەوتدا ئەو بینە ئەوەی پەیوەندی بە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لە دامەزراوەکانی عێراقی وەکولۆ پێشە لە بواری تر منوتوو پۆستی کلیلی هەیە کە ئێمە بەشدارین لە تەعاملکردن لەگەڵ نەوت لە دەرهێنانەوە تا فرۆشتن جێگری سەرۆکی سۆما ئێستا بوو بە کورد و دامەزراوەکانی تر کوردی دەکەوتە نایە بە پێی بنەمای یا بری مەبدەئی تەوازن لە دامەزراوە فیدرالیەکان بۆیە من پێم وایە ئەو مەوزوعەکە بۆ ئێمە باشترین شێوەی چارەسەری ئەوەیە نەفت بفرۆشی بە باشترین سعر و زۆرترین پارە بێنێ بۆ ناو عێراق و بۆ ناو هەرێمی کوردستان بۆ ئەوی هەلیکاری پێ بدۆزینەوە بۆ ئەوی خزمەت گوزاری و چاکسازیەکانی پێ بکەین. باشە بەس پێرەچێ بەم زوانە چارەسەر ببێ ئەوەندەی کە بەڕێز داگەداری لە ماوەیەش بەڕێز لە بەغداد بووی کۆبنەوەتانە بوو لەگەڵ لە ڕووی قانونیەوە چارەسەر بووە دەمێنێتەوە تەفسیرکردنی و عملیکردنی جێبەجێکردنی و ئەوە ڕەنگە شتێک وەخت بخایەنێت چونکە ئەکید زۆر بە ئاسانی ئەو خەونە لەبیر ناچێ هەیە خەو دەبینی بە فرۆشتنی نەوت ئیسیفادەی لێ کردووە پێویستە ئەوە تێبگەین ماوەیەکی دەوێت تا ئەوە دەگاتە نەتیجەی کۆتایی. باشە بەس پێوەست بە موچە لە بین هەرێم و بەغداد هەندێک بۆ نمونە ڕاگەاندن هەیە ڕاگەاندنی دەسەڵاتە ئەوە نەوتمان تەسلیمی بەغدا کردو بەڵام موچە نایە هاوار و ناڕزایەتێک هەیە لە لای بەشێک لە دەسەڵاتداران بەڕێز چۆن دەیخوێنیتەوە؟ ئەوەی کە پەیوەندی بە موچە و بە جێبەجێکردنی یاسای بودجەی 3 ساڵەی کە لە ڕابردوویەکی نزیک بڕیای لەسەردرا هەیئەتێکی یەکێتی لە بەغدا بوو منیش لەگە هەیئەتەکە بوو بە سەرۆکایەتی کاک بافل لە سەرۆک کۆمار و هەموو دام و دەستگاکانی عێراقمان بینی لەگەڵ حیزبەکان کەسێک نییە دژی ئەوە بێ کە ئەم یاسایە جێبەجێ بکرێت بەڵام دیارە هەریەکە لەلایەنەکان ئیلتیزاماتی دەکەوتە سەرێ پێویستە پابەند بن پێوە و ئەوە تەبیعی بەعزەک خاڵی هەیە لە تەفسیرکردنا کێشەی هەیە ئەو تەفسیرە وەختی دەوێت و سەردانەکانی هەیئەتی هەرێم باشە بۆ تەفسیر بەڵام ئەوەندە دەم بە هاواریش نایعنی ئێمە لەگە وڵاتێک تەعامل دەکەین کە خۆمان لە بنیادنان و دروستکردنی ئەو وڵاتە دەسەڵاتمان هەیە وەزیری دەرەوەی ئەو وڵاتەی ئێمەیە جێگری سەرۆکی پەرلەمانی ئیمەیە ڕئیسی جمهوری ئیمەیە جێگری وەزیری مالیە ئیمەیە وەزیری نەفت لە ڕابردوودا هیمە بوو ئێمە بۆ وا تەفسیری بکەین وەکو شیرروتی لێک بچین لەگە وڵاتێکی دژمن و سەنگەرمان لێگرتووە و بە ناوی کوردایەتی و سەربەخۆی اقتصادی ئەو بێمەعنایە کوردایەتی ئەوە خۆڵ لە چاوکردنی هاوڵاتیە تەفسیری جیاوازمان هەیە بە ڕەنگە تەفسیری جیاوازمان هەیە بۆ بڕیارەکان بۆ قانونەکە و ئەو تەفسیرە قسەی لەسەر بکرێت تا دەگەینە فۆرمولێکی هاوبەش و باوەڕ پێکراو ئەمە کۆتایی دێتن و گلەیی لەسەر ئەوەی کە نەفت 2 مانگ و 3 مانگ و 4 مانگە نەڕۆشتووە 2 میلیارد 3 میلیارد زەرێکی چێ زەرری کردووە هەرێمی کوردستان زەرری نەکردووە هاوڵاتی زەرری نەکردووە نەفت لەژێر عەرزە و ماوەتەوە نە چوارتایان خستە ژێر بیگوازنەوە نە ئاگر سووتان دوێتی نەبا بردوێتی من پێم وایە بمینێتەوە بۆ مناڵەکان بۆ مناڵی مناڵەکانمان زۆر باشتر لەوەی هەرزان فرۆش بکرێ و یا بکرێتە قەسر و قسوور لەولا و لەولا باشە ئەی کێ زەرری کردو کاک سعدی بەڕێز دەڵێ میلەت زەرری نەکردووە کاک حەکیم
باشە بەس دوێنێ کۆڕێکت هەبوو باس لەوە کردووە کە دزەکانی نەوت هاوەریان لێ ئاستاوە پەیوەندی بەوەیە؟ باشە کە دەزانی بۆ دەپرس کە دەزانی بۆ دەپرس زۆر چاکە بەس پەیوەست بە موچە هەر دوێنێ باس لەوە کردووە لە سەداسی موچەخۆران بندیوارن ئەو کێشەیە تا ئێستا بڵێن چارەسەر نەکراوە ئەمە گرفتە بە وردبینیش لە بین هەیە فەرقێکی گەورە هەیە مەسەلەن داوێ دەڵێ ئێمە دەڵێن موچە 900 میلیاردەکە عێراق 580 میلیارد دەنێری فەرقەکە 250 تا 300 میلیاردەکەوە نییە ئەوەی چێ یعنی ئەو موچەخۆرە چێ بەڵێ خەڵکێکەیە بۆ غەرزی انتخابات ئیسیفادە لە ئیمکانیەتی هەرێم دەکە جگە لەوەیش ئێمە مەسەلەی بندیوار و مابندیوار و ئەوەندە دەبێ عیلاج کرێ لەمە دوا مەسەلەی بایۆمەتری و شتیا دێتە گۆڕێ دەبێ عیلاج کرێ غەیری ئەوە من پێم وایە یەک مەسەلە هەیە لە عێراق ئەو بودجەیە دووسێ خاڵ مەسەلەی موچەی تەقاعد و کارمەند ئەولەویەتی هەیە نابەستێتەوە بە ناکۆچیەکانی نێوان هەرێم و بەغدا ئەنێردرێ وەکو لە عێراق دەنێردرێ لە هەرێمی کوردستان ئەڵێن نا ئێمە لە کاتی پارەدانی موچە و نامانێت چکەوە لە ئیمکانیات لە کەسایەتی هەرێم کەمە کاتەوە ئێمە دەمانەیە هەموو پارەکە بنێرن موچە و ئەوانەی تەژغیلی و مەساریفی تریش بەڵام خاڵێکی تریش هەیە کە گوایە حساباتی ختامی تەسویە نەکراوە لە ساڵی 2004 تا 2022 دەبێت ئەوە تەسویە بکرێت حتا ئەوەش تەسویە بکرێت ئەم دەزانم ئەوە بە ڕۆژێک و دوو ڕۆژ تەسویە ناکرێت توانی ئەوە دەست پێ بکەیت تەسویە بکەیت هەنگاو بە هەنگاو قەرزیش بکەیت بەسەر ئەو مەبلەغی کە هەرێم هەیەی لە ئاخری بکەیت تەسویەی نهایی من پێم وایە هاوڵاتی ئەزیەت نەدرێ هاوڵاتی موچەکانی کە بۆی تەرخان دەکرێت بیدرێتێ ئەزیێت نەدرێت جگە لەوە ئێستا مناقەشە لەسەر مەسەلەی ڕسوم و بجیبایە و زەریبەیە زۆربەی زۆری شتەکانی ئێرە زەریبەی زیاتری خسۆتە سەر باشە ئەو زەریبەیە دەی بدرێت بە عێراق ئێمە بۆ ئەو کاسێ بۆ عێراق بکەین بۆ لە هاوڵاتی خۆمان کارەبا لە 18 دینار بکەینە نازام 100 دینارە بۆ دەبی ڕسوم و جیبایەکان کە زیاد بکەین ئەم پێم وایە دەبی هەوڵی ئەوە بدەین وەکو لە عێراق نەفت بە سعرێک دەفرۆشێ بنزین بە سعرێک دەفرۆشێ نظامی زەریبە چۆنە نەوعێک لە یەکسانی بدۆزینەوە لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و ئەگەر کەم و کوڕی هەیە لە تەرتیبکردنی وەزع بخێنە ئەستۆی عێراق بیدا نەیخێنە ئەستۆی هاوڵاتی لە هەرێمی کوردستان زۆر بە فەزاحەت عقوبە دەدرێ و پێویستە خەڵک دەست بکاتەوە ناڕازی بێ لەو مەوزوعات چونکە ناکرێ ئێمە لەسەر هەموو شتێک زەریبێ ئەوەندە گەورە وەرگری باشە بەس کاک سعدیەوە بە فەرمی لە نوێنەرانی خۆتان لە حکوومەت ئەو پەیامەتان پێگەیاندون پێویستە باز و ڕسومات ئەوەی کە بە نایاسایی زیاد کراوە هەڵبۆشێنێتەوە یاخود مەسەلەی موچەخۆری بندیوار چارەسەر بکرێ ئەوەی کە بەڕێزت پێشتر باسە لەوە کە وڵاتانی تر داهێنەریان هەیە لێرە بڵێن بندیوار هەیە پێتان گەیاندون کە ئەمە چارەسەر بکرێت بنگۆریۆن و بنلادنیان هەیە بنلادن و بنبلەیان هەیە ئەمەش بندیوارمان هەیە بەس بەڵێ پێتان وتون چارەسەری بکەن وابزانم من نوێنەری حکومەت دەمومە تا ئەو شتانیان پێ بڵێن بەڵام ئەکید برادرانی ئێمە لە مەسەلەی ئیعادەی نەزەر لە سوکردنی ئەو قورسایە لەسەر هاوڵاتی هەمیشە داوایان کردووە باشە پەیوەست بە پەیوەندی عێراق وەرێم سەرەوەی وەفدانەی کە دەڕۆن بۆ بەغدا بڵێن وەفدی حیزبی دەرەوابەز وەکو یەکێتی نیشتیمانی لە چوارچێوی وەفدی حکوومەتی هەرێم ئەو ماوەیە نابینرێت هۆکارەکەی چییە پەیوەندی بە یەکێتی نیشتیمانی خۆی هەیە یاخود پەیوەندی پێم وایە هۆکارێکی ڕسمینی حکوومەتی هەرێم و حکوومەتی هەرێم بە یەکێتی پارتیەوە گەڕاونەتەوە بە یەکەوە ئیشەکەن و ئەم پێم وایە ئەمە ناکرێ ئێمە بڵێن وڵی هۆکارێکی سیاسی یا ئیمتیناع لە مشارەکە بەڵام تۆ دەبی ئەوە تێ بزانی و لە ماوەی دوایی ئەگەر سیر بکەی
حتا لەو ڕۆژانە وتەبێژی سەرۆکی هەرێم لەگە وتەبێژی حکوومەتی هەرێم دووڕێی جیاوازیان بوو لەسەر تەعامل و شێوەی تەعامل و نرخاندنی پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ عێراق. من پێم وایە ئەم کێشانەی کە هەیە ئەم یاسا جێبەجێکردن لە عێراق کاتی دەوێ و ئەکید ئەو گۆڕانکاریەی بەسەر ئەو پەیوەندێ داهاتێ بە ئاسانی هەزم ناکرێ وەختی دەوێ ئیشاءالله هەموو لایەک خوا هیمەتی دەدا و ئەمە جێبەجێ دەبێت. بەڵێ با پرسیارێک تر لەسەر عێراق لێ بکەم دوای لەسەر هەڵبژاردننی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکیش قسە دەکەین سەبارەت بەوەی کە وتەبێژی پارتی لێدوانیدا بۆ دەنگی ئەمریکا رەخنەی لێەوە بۆ کێکێتی نیشتیمانی کە دام و دەستگاکانی عێراق بەکاردێنن بۆ دژایەتی پارتی کە دوزار باسی لەو کردە ئەمە بڵێن زیان بە هەرێمی ژەگەێنێ ئەمە حاڵەتە ڕوویداوە بەکارێنانی دام و دەستگای بڵێن لە عێراقەوە شەڕەکە لەگەڵ پارتی بکرێت. من نازانم جێم لەو برادرە نەبووە چی وتووە بەڵام بەەوە دەزانم لە زۆر ڕووەوە بە تایبەتی مەحاکم دەستگای ئاسایش پۆلیس خراپ بەکاردێنێت لە هەرێمی کوردستان پێویستە هەوڵی ئەوە بدرێ لێ بگەڕێن یاسا لە چوارچێوەی دادوەری لە چوارچێوەی یاسا دابمینێ ئاسایش و پۆلیس وەزیفەی خۆیانی ئیداری جێبەجێ بکەن دوور لە هەویەی حیزبی زۆنی زەرد و زۆنی کەسک و ئەوانە پێویستە ئەوە ئیعادە نەزەری لێ بکرێەوە وەزیفەی سەرۆک و جێگیری سەرۆکی حکوومەتە ئەو مۆزوع متابعە بکەن. باڵ بەس هەوڵێکی ڕێکخراو دەبینن بۆ لە قاڵبدانی هەرێم چکە باز لەوە دەکەن دوای نەوت دوای هەڵبژاردن هەنگاوی دیکە بەڕێوە بێ کۆمەڵێک پرۆژه یاسایە لە پەرلەمانی عێراق بێ نەوت و غاز بێ ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی بێ دەواازە سنووریەکان بێ ئەم کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێم و کەمکردنەوەی دەسەڵاتی هەرێم و زەعیفکردنی دەسەڵاتی هەرێم و پێداچوونەوە بەیانازە ئەو شتانە هەمووی قسەیە شتیوا ڕوونادا و موچنیش نابێ و من پێم وانە عێراق و ئیمکانیاتی عێراق و توانای عێراق لە داخل و لە دەرەوە ئەوەندە بەهێزی لەو هەموو دەستکەوتانە پاشگەز بێتەوە و لایەنە سیاسیەکانی عێراقی دەور و ئەهمیەتی لایەنە سیاسی کوردستانیەکان لە ڕزگارکردنی عێراق و تەسبیتکردنی حکوومەت لە عێراق نابێت لە بیر بکەن هەر پێداچوونەوەیەک زۆری لەسەر قەردار دەبنەوە ئەوان. بەڵێ سەبارەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یەکێتی نیشتیمانی باش خۆی حازر کردووە بە تایبەت بۆ کەرکووک کە ئەم جارە ڕەنگە هەڵبژاردنەکە جیاواز بێ بە تایبەت کە پارێزگاری زانیە من پێم وایە یەکێتی نیشتیمانی بۆ ئەنجومەنی پارێزگاکان تەبیعی خۆ من لە پێشەژوتومە یەکێتی نیشتیمانی گروپێکی مسەقەفی نییە بڵێ وەڵایی بە ئەو جارە لە ئینتیخابات بەشداری حیزبێکی سیاسیە هەموو دەم کار دەکا ئێمە ئێستا حیزبی هەڵبژاردنین هەمومان ئەنجومەنی پارێزگایە پەرلەمانی عێراقە پەرلەمانی کوردستانە ڕاپرسیەکانە بۆیە پێویستە لە ڕێگای دام و دەستگاکانی حیزبی هەمیشە ئامادەبی بۆ هەر هەڵبژاردە هەر ئەگەرێکی دێتە پێشێ لەوەیان هین بەڵام بۆ ناوچە کێشە لە سەرەکان ئەمە پێمان باش بوو بە تایبەتی کەرکووک لایەنە سیاسی کوردستانیەکان یەک لیستیان هەبوایە چونکە ئێوە ئەزانن ئەگەر کەرکووک بە ڕێگای سەربازی داگیر بکرێ وەکو لە ڕابردوو ڕوویداوە ئەمە مشکلێکی گەورە نیەوە سعی باش دەکەین جارێک کە ڕزگاری کەینەوە بەڵام بەدەنگ بدۆڕێ ئەمە کارێکی زۆر خراپە ئەوە بەدەنگ کە دەدۆڕێ نە لەبەر ئەوەیە ژمارەی کوردکە لەبەر ئەوەندە پچر دەکرێ ئەوەندە لیست و هینی جیاواز هەیە ئەوە نابێ ئەوە لایەکی لایەنی دوێن مەوزوع ناکرێت و لەگەڵ نایارەکانی کورد کار بکەی بۆ پۆستێک بەڵام مەسەلەی کەرکووک لە بخەیە مخاتەرەیەکی گەورە ئەم پێم ئەمە کارێکی خراپە و من پێم ئەمە بووە سەبەبی ئەوەی کە یەکێتیەکانی کەرکووک زۆر ڕقیان هەڵساوە ناکۆچەکانی نێوان خۆیان ئەگە هەیە بوو بێ وەلایەن ناوە ئێستا هەمووشیان بڕیاریانداوە بستنە دەنگدان بۆ ئەوەی ئەو جارە دەبێ دەنگێکی زۆر و کورسێکی زۆر بێنن. باشە بەس ئەوانەی کە پارتین دەڵێن ناکرێ بۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر هاوپەیمانەتی لەگەڵ ئێوە بکەن لەبەرەوە هۆکارەکەیان گەڕاندەوە ئەو برینە هەر چارەسەر نەبووە دوای ئەوەندە ساڵە؟ نا ئەو پرۆژەیەک هەیە ئەو پرۆژەیە لە کۆنەوە پێش 30 ساڵ 40 ساڵ بەردەوامە
پارتی ناکۆچە ڕئیسیەکانی لەگەڵ هیچ لایەنێک نەعادایەکێتی ئەو پێی وایە یەکێتی خەتەری هەرە گەورەی لەسەر پارتی و لە هەرچێ فرسەتی بۆ هاتبی لە بەغدا لە زمانی تەعامل لەگەڵ بەڕێز موقتەدە سەدر و بۆ سەر و کۆمار و بۆ ئاوتکردنی یەکێتی ئێستا لە کەرکووک لەگەڵ نایارەکان هاوپەیمانی دەکا و هەیە برادر هەیە لە کەرکووک دێتە قارەمانی ئەو پرۆژەیە بەڵام هیچ شانسی نییە. شانسی نییە؟ نەخێر شانسی نییە. باشە بەس خۆ پۆستی زۆری وەرگرتووە دوایەوە چاوەڕی شانسی چی لێ بکەین؟ یەکێتی وەزعی باشە لە کەرکووک کورد دڵی لای چەپە و عینەکەشی باش پاک کردوەوە باش دەبینی. بەڵێ زۆر چاکە. سەبارەت باڵوجانی پەرلەمانی کوردستان کەوی ژوا بڕیار لە 25 شوبات بەڕێوە بچێت یەکێتی نیشتیمانی لەگەڵ ئەو بەروارەدا بوو کە دیاریکرا؟ ئەو مۆزوعیەوە دیاری کراوە خۆ یەکێتی ئەو بەتەنها ناتوانێت توانی کاتی کۆنگرێ خۆی دیاری بکە، ناتوانانی کاتی ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی کوردستان یا عێراق دیاری بکە. بۆیە ئەوەی کە دیاریکراوە یەکێتی توانی داواکانی خۆی پێشکەش بکە کە چی چاوەڕێیە بە تایبەتی دوای هەڵۆشاندنەوەی پەرلەمانی کوردستان و دام و دەستگا پەیوەندیدارەکان ئەوەی ئێستا گفتوگۆی لەسەر یەکێتی هەموو ئەو شتانێک کە داوا دەکا کە پەیوەندیان بە نەزاهەتی هەڵبژاردنەیە، چ پەیوەندی بە لیستی هەڵبژاردنەیە، چ پەیوەستی بە دائیرەی ئینتیخابی هەیە، چ پەیوەندیان بە لیستی دەنگدەرانە، پەیوەندی بە کۆتاکانە، هەر بابەتێکی تر ئەگەر بکرێت لێرە چارەسەر بکرێت لە نێوان خۆمان زۆر باشترە. ئەگەر لێرە نەکرێ هانا محکەمەی دەستوری دەبە. باشە. چاوەڕێیەوەندە ڕۆژێکی تر دادگای فیدراڵی ئەو سکاڵایەوەی گلا بکاتەوە لەسەر بازنەکانی هەڵ کۆتاکان کەس تانەتان داوە لە دادگای فیدراڵی لە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان؟ هەر بڕیارێکی بدا خۆ مەجبورین ئیلتیزام بکەین، یعنی ئەوە دواهینە دوا مەنزلە بۆ یەکگەلاکردنەوەی کێشەکانمان. بەڵێ مەوەسم ئەگەر یاسای هەڵبژاردنەکەر بەم شێوەیە ماوە دادگای فیدراڵی وتیەوە لە سەڵاتی ئەودانیە هەرێمی کوردستان یەک باز نەبێ کۆتاکانەوە خۆی بێ یەکێتی نیشتیمانی دەچێت هەڵبژاردنەوە یاخود ڕێگەی دیکەی لە بەردەمدا هەیە؟ ئەو کاتە کاتیشکە دادنین ئەو هەنە من تۆ قساکەین لەسەری ئێستا باسی ئەو ئەگەرانە ناکەین. یعنی چاوەڕێەوەن کە لە بەرژەوەندیەوە یەکلا بکرێتەوە؟ باشە تو ئەگەرێک باسەکەی کە ئەگەرت جاری معلوم نییە من قسەی لەسەر ئەگەر و مەگەر نییە تو من پێم وایە دەبی ئێمە هەموو لایەکمان هەوڵ دەین کێشەکان حتا ئەوەی کەرکووی وەکو باسم کرد ئەگەر ئێمە بمانەوێت بەیەکەوە حەلیکەین چارەسەر باشترە. ئەگەر ئەوەی بەغدا ئەوەی پەرلەمانی کوردستان بەیەکەوە حەلیکەین باشترە، بەڵام ئەگەر بەیەکەوە حەلی نەکەین تۆ ئەوە بکەیت تەنها کە خۆت دەتەوێت ئەو کاتە نەخێر ئەوە نابێت خۆ زۆر شتێک خۆ دویستە و نەبووە و ئەوەشیان ئینشاڵڵا نابێت. باشە. چەند خولەکێکی دیکە کاتت دەگرین ببوورە بەس سەبارەت بۆی هیچ ڕێگەیەکی تر هەیە کە دادگای فیدراڵی ئەم یاسای هەڵبژاردنەی یەکلا نەکردەوە کە ناکۆکی لایەنەکانی لەسەرە لە ڕێگەی تر خۆ پەرلەمانی کوردستان کارەکانی کۆتایی پێهاتووە ڕێگەی تر هەیە؟ حەکیم ئەمن ئەو لە ئەو مەوزوعە من نامەوێت چونکە من ئەوەندە متابعی ئەم ئیشە ئەوەندە ناکەم. هینی خۆی هەیە دامەزراوی خۆی هەیە ناوێکی نیشتیمانی من تەنها ئەوە دەڵێم هەموو ئەو شتانەی کە هەیە ناکۆچەکان لە ناوخۆمان دەتوانێت چارەسەر بکرێت و ئەگەر پێمان وایە دەتوانین لە ڕێگای پێچاو پێچ قۆڵی یەکتری با بدەین نەخێر ڕێگای پێچاو پێچ ڕامان دەچی بۆ محاولاتی پێچاو پێچیش. بەڵێ باش سەبارەت بەو ناکۆکیانەی کە لە وەزارەتی پێشمەرگە دروست بووە و باسی هاوپەیمانان فەرماندەهێزەکانی هاوپەیمانانیش کۆنگرێکی ڕۆژنامەوانیە بوو باسی ئەگەری ڕاگرنتی هاوکاریەکان باسی لە ئەگەری ڕاگرنتی هاوکاریەکان کردووە. هیچ ڕوودەدات پەیوەست بە هێزی پێشمەرگە؟
ئەمن پێم وایە ئەوەی کە ئەو پرۆپاگەندەی کە هەیە گوایە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانان کۆمەک بۆ وەزارەتی پێشمەرگە و بۆ هێزی پێشمەرگە ڕادەگرێن ئەمە ڕاست نییە. وەزارەتی پێشمەرگە زۆر پێشی ئەو کێشانە هەبووە و وەزارەتی پێشمەرگە دووسێ وەزیفەی هەبووە چ شەڕی داعش شەڕی قاعیدا و بەو دواییەش ئەم شەڕانەی کە هەبوو و هاوپەیمانێکی زۆر باشی هێزەکانی هاوپەیمانان بووە لە ئەنجامدان و سەرکەوتنی هەموو ئەو شاکارانەی بەسەر تێرۆریستەکان داهاتووە. و ئەو ڕەنگە وەرەقەی زەخت بەکاربهێنرێ بەڵام ئەمە ناکرێ باسی ئەو بکەیتەوە ڕازینی من وەزیری پێشمەرگە وەکالەتەن دابنێم وەزیرەکەی خۆمانمان لاداوە وەزیرەکە وەکالەتەن دابنێم و لەولایش پرۆپاگەندە بکەی برەوەڵەوەی وەزعەکەت زۆر نائارامە و نابێ لەبەر ئەوەی وەزیر نییە لەولایە سەلاحیاتی کامیل دێ وەزیر وەکالەتەن ئیمزاکە بە ناوی وەزیر وە گۆڕانکاری لە تەرازووی هێزەکان لە ناو فەرماندەیی و بیریش لەوە بکەیتەوە وەڵی هێزی پێشمەرگە ناتوانێت بتە هێزێکی هەرێمی دوور لە هێزی حیزبی لەبەر ئەوەی یەکێتی وەزیری داناوە بابە تو بە ئیستیغلالی ئەو زروفەت کردەوە بۆ گۆڕنی تەوازونەکە ڕۆژانە شت دەرەکەی وڵات 47 دەوەندێ ئەوکەی ئەگە بمانەوێت ئێمە هێزێکی هەرێمی دابنێن هێزێکی نیشتیمانی دابنێن کەی باسی 47 و 53 و شتیوە لەو بابەتە هەیە یا 57 و 43 دەبێت تو هەوڵی ئەوە بدەی خەڵکی نوێ تەجنید بکەی بێتن تەمرین بکەوە بیکەین بە هێزێکی هەرێم نەک هێزی حیزبی و بەکاری بێنی و غەیری ئەوەش من پێم وایە ئەگەر دەمانەوێ هێزەکانی پێشمەرگە یەک خەین ئەوانەی کە هەن لە 80 و لە 70 ئەوانەیەک خەین لە جیاتی 80 و 70 بیانکەین بە هێزی 150 هێزی تر دروست نەکەین چێ لە یەکێتی عادزە هێزێکی بۆ دروستکەین چێ لە پارتی عادزە هێزێکی هێزێکی بۆ دروستکە بەعکسەوە پێیتەوە لە شتانە بێنین چکە ئەوە لە ڕابردووشدا تەجروبەمان کردێ فەشەلی هێناوە سەرکەوتوو نییە ئەگەر ئەمە بمانەوێ هێزی پێشمەرگەی یەک بخەین دەبێ ئەو ڕق و چینەی لە دڵی پێشمەرگەکاندایە دەری بینین نەک ئێستاکەش ئەمە پێشمەرگە هینکەین بەدژایەتی یەکتر خود پێویستە پێشمەرگە ئامادە بکرێت لە دژی نارەکانمان لە دژی ئەوانەی هەڕەشە لە هەرێمی کوردستان باشە لە دژی یەکتری بۆ تێکدانی هەرێمی کوردستان باش بەس کاک سعدی بۆ یەکێتی نیشتیمانی وەزیرەکەی ناگەڕێنێتەوە باس ئەوە داواکاری هاوپەیمانانە یاخود بۆچی وەزیرێک بۆ پێشمەرگە دانانرێ نەخێ داڕێ یەکێتی ئازادە لەوەی چێ دەکا بە وەزیر داواکاری هاوپەیمانە فەرمی بوو بۆ گەڕانەوەی وەزیری کە ئێستا وازیێناوە بڵێن لە وەزارەت نەخێر هیچ شتێکی لەو بابەتە نییە شتێکی لەو بابەتە نییەوە هەمووی پێشنیاری لایەنی تراوان حەزیان لە یەکێ ئەوان دانێ ئینەکانی خۆشیان دانێ هینەکانی ئێمەش دابنێن ئەوە شتیوان ناکە باشە با دوو پرسیاری تر لێ بکەم سوپاس دەکەم یەکیان سەبارەت بە جوڵە هێزەکانی ئەمریکایی ڕوودەدا ئەو جوڵەی کە لە عێراق و سووریایە بەڕێز وڵاتانی ئەم پێمە ئەو جوڵەی پەیوەندی بە منتیقی عانە سنووری سووریا و ئوردن و عێراقە لەو منتیقەیە هەندێ جوولە جوولی ئێرهابیەکان هەیە و چالاکی هەیە کە نە عێراقین و نە سوورین و نە ئوردنین ڕەنگە ئەوە بۆ کۆنتترۆل بەرام بۆ هین نییە بۆ دەستپێکی شەڕێکی تری تەمام عیار نییە من پێم وایە ئەمە کەمێک مبالغەیە جگە لەوەیش عادەتەن هەموو ساڵ لە ناوڕاستی مانگی هەشت بۆ ناوڕاستی مانگینۆ هێزەکانی ئەمریکا لە منتیقە دەگۆڕدرێ گۆڕانکاری ئەو جارە لە هێزەکان بەتەنێ نییە لە نەوعیەتی هێزەکان ئەو هێزەی هاتووە بە تایبەتی زیاتر ڕەنگە پەیوەندی بە فڕقەی سەدویەک هەبێ وەخت خۆی لە مووسڵ لەگە جەنەڕال پاتریۆس لەوێ بوون ئەوە هێزێکە هێزێکی هینە هێزێکی فرقەیەکی زۆر بەهێزە فڕۆکەیەکی زۆری هەیە دەبابەیەکی زۆری هەیە بە هین پێی دەرن بە عەرەبی پێی دەرن مجەوقەل یا ئێربۆرن بەڵێ با دووە پرسیان بەسەر کۆنگرەی یەکێتی نیشتیمانی 27 مانگی داهاتوو کە وا بڕیارە بەڕێوە بچێت لەو کاتە بۆچیەوە جەنابیشت خۆش تەڵ دەبژێریتەوە بۆ داهاتوو
ئەوەشتا ماوە بۆ کۆنگرا لەو کاتە پێ دەڵێم خۆمەڵە بژێرمە خۆڵ نابژێرمەوە من کاتەگەیچێتی ئیشی بە من بێ من ئامادەم بەڵام لە مەسلەی خواڵبژاردن و خۆڵ نەبژاردنەوە ئێستا کاتی ماوە دوعات بۆ بکەین ئەم جارە کاک سعیدی بۆ گیان دوعات بۆ بکەین ئەم جارەکەی ترژوتت دوعامان بۆ بکەن لە کۆنگرە تەوێ ئەو جارش دوعام بۆ بکەی بڵێ دوعام بۆ بکە بەڵام دوعا بۆ یەکێتی بکە ئێستا ئەگەر دوعات قبول دەبی دوعا بۆ کەرکووک بکە کە کەرکووک بە ئیتیجاهی نارەکان نەڕوە یەکێتی سەرکەوی لە کەرکووک بەڵێ لەو کاتێکی کەرکووک بە شەڕ بگیرێ مشکلە نییە بەڵام کەرکووک بە دەنگ بدۆڕدێ زۆر خراپە بەڵێ لەو کاتەدا دەکرێت کۆنگرەکە کە دیاری کراوە کاتی کۆنگرا دیاریکراوە بۆ 27 و کۆنگرا ئەوە 4 ساڵ بەسەر کۆنگری 4 داتێ دەپەڕێ ئێمە ئەو کاتەمە لە بڕیاری مەکتەبی سیاسی ئەو کاتێ پێ باش بوو دیارە لە کۆبنەوەی داهاتوو لە هەولێر پێم وایە ئەم مەوزوعە بە تەواوی کۆمیسیۆن و کۆمیسیۆنی پەیوەندیدار بە ئامادەکردنی کۆنگرە بە تەواوی دیاری دەکرێت لە کۆبنەوەی سەرکردایەتی و بەرەو کۆنگرە دەڕۆین. بەڵێ سوپاس دەکەین ئەگەر ماندوومان کردی زۆر ماندوومان کردی سوپاس دەکەین کۆمنتێکت ماوە لە خزمەتتان سوپاس دەکەین. کۆمنتەکەم هەر ئەوەیە ئەم کۆنگرەی یەکێتی بۆ گۆڕنی ئەم وەچە بەوە هیچ تر نییە بەڵکو بۆ گۆڕنی سیستێمی ئیشکردنی سیاسیە لە هەرێمی کوردستان چونکەمە تا ئێستا زۆر جاروا ئیشەکەین وەکو لە زمانی کاری نەهێنیبی بۆیە دەبی هەوڵی ئەوە بدەین ئێمە بەڕاستی ببینە حیزبی هەڵبژاردن بڕوا بە دەستکردنی دەسەڵات لە ڕێگای هەڵبژاردن و ناکۆچیەکانی کە هەمانە چۆن لە ناو پەرلەمان ئەو ناکۆچیانە مناقەشە دەکەین دوور لە بەکارهێنانی توندوتیژی لەگەڵ فراوانکردنی پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ دنیای نزیک ئەقلیم لەگەڵ دنیای دەرەوە و مساهمەکردنی هەرێم لە ئەمن و ئیستیقرار لە مەنتیقە و چارەسەرکردنی کێشەی گەنجان ئەو کۆچی گەنجان بۆ دەرەوە کارێکی خراپە خەونی گەنجان لێرە جێبەجێ بکەین و ژنان مافی شایستەی خۆیان پێ بدرێن. بەڵێ سوپاس دەکەین کاک سعیدی ئەحمەد پیرە ماندوومان کردی زۆر سوپاس بۆ ئامادەبوونت سوپاس بۆی بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ.